بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندي مهربان بناوي او خداي كان جاي رحمة سوزو بزيية والضحى سوين بتششتن جاو كاتي خور برز دبيتو كاتي جولو تالاچيا والليل إذا سجى سوين بشو كاتيك بتاريكا يكي زويدا دپوشيت ما ودعك ربك وما قلى پروردگارت دەستبەرداری تۆ نەبووە و وازی لە تۆ نەهێناوە و خەشمی لێ نەگرتووی ماوەیەک وحی نەهات بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کافرانی قوڕەیش وتیان پەروەردگاری محەممەد وازی لێهێناوە ئیتر خودای گەورە بە درۆی خستنەوە وللآخرة خير لك من الأولى بێگومان قیامەت و دوا ڕۆژ چاکترە بۆ تۆ لە دنیا ولسوف يعطيك ربك فترضى لە ئایندەدا پەروەردگارت ئەوەندە ناز و نیعمەتت پێدەبەخشێت کە زۆر پێی رازی و خۆشنود دەبیت ألم يجدك يتيما فآوى ئایا پەروەردگارت نەیبینیت بە هەتیوی و خێرا دەروی لێ نەکردیتەوە و لانەی بۆ سازاندیت و حەواندیتیەوە ووجدك ضالا فهدى ئەی سەرگەردان نەبوویت و نەتدەزانی چی بکەیت هیدایەتی دایت و ڕێنمونی کردیت ووجدك عائلا فأغنى ئەی نەیبینیت کە هەژار و نەداریت جا ماڵ و سامانی پێبەخشیت و دەوڵەمەندی کردیت و بێنیازی کردیت فأما اليتيم فلا تقهر کەواتە تۆش ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی ئیماندار هەتی و مەچەوسێنەرەوە و دڵی مەڕەنجێنە وأما السائل فلا تنهر هەڵمەشاخێ بە هەژار و داما و سوالکاراندا وأما بنعمة ربك فحدث بەڵکو دەربارەی ناز و نیعمەتەکانی پەروەردگارت هەمیشە بدوێ و باسییان بکە لە جێی خۆیاندا بەکاریان بهێنە